ئەم باڵندەیە کە ئێمڕۆ ئێمە هێناومانە لێرە جاریکە بیگەڕێنەوە بۆ سروشت و ژینگە دیارە ئەمە هاوڵاتێکی خۆشەویستە لە بێچوێییەوە لای خۆی گرتوێتی و لای خۆی بەخێوی کردووە بەڵام ڕێنمایمان بۆ هاوڵاتی خۆشەویستە و بۆ سەرجەم هاوڵاتیانی خۆشەویستەوەیە کە ئەم باڵندانە لەبەرەوەی کێوین زەرەر و زیان ئەگەێنن وامان پێ باشە و ڕێنمایەکانی ئێمەژ وەکو بەڕێوەداری پۆلیسی دارستانەوەیە کە بە هیچ شێوەیە ئەم بێچۆ باڵندانە و یاخود بێجووی ئاژەڵە کێویەکان یاخود باڵندەکان بە هیچ شێوەیە محاولە نەکەی فێری دەسەخۆری کە دواتر ئەمە خۆی ناتوانێت لە سروشت و ژینگە کە بیگەڕێنەوە خۆی جاریکە بتوانێت بگەڕێتەوە بۆ سروشت و ژینگە و ئەمە ماوەی 2 مانگە بێت لە ڤێتەرنەری بێتین دیارە مای دەستخۆشی و سپاسە بۆ ئەم ڤێتەرنەریە کە هاوکاری ئەمە بوون و 2 مانگە ئەمە لەوانە لە چارەسەرایە ئێمڕۆ ئێمە هاتوونە لێرە جاریکە ئەم باڵندەیە بگەڕێنەوە بۆ سروشت و ژینگە و هەروەها چەندین ڕێکخراو هەیە کە هاوکاری بەڕێوەبەری پۆلیسی دارستان و ژینگەی سلێمانیە یەکێ لەو ڕێکخراوانە ڕێکخراوی سروشتی کوردستانە برای بەڕێزم کاک سەرۆر قەرەداغی کە ئەم باڵندەی ئاگاداری ئێمەی کردەوە ئێمە ژناردمان بۆ ڤێتەرنەری ڤێتگرین ئەوانش بە سنگێکی فراوانەوە بە خۆشحاڵیەوە ماوەی 2 مانگە خزمەتێکەکەن و چارەسەریان بۆ کردو ئێمڕۆ ئێمە هاتوینە جاریکە ئیگەڕێنەوە بۆ سروشت و ژینگە صعبت نازانێ بەسەوە نەقاشی خۆی قاچی کردووە تەلەکەی کردووە باش ئێمە ئازاد بکەین بەڵام چۆن قاچی ژیر کردووە سەیدی تۆزە داریکەی تۆ باشتر نییە ئەوە گەڕاوی کەی تۆ بۆ سەرەوە بەشکم خۆی بێتە دەرەوە ئاواز زۆر ماقوڵە ئەزانێت تۆ خەتر کردووە صعبت نازانێ مشکلەکەیەوەیە والله كاك هنا مو فيديو يا او يا فيديو رسمك بقرب قال بونا بس استاي كم برس خم يوم دواي نينول كاك انت مشغول يكمل الجواب لا اتوا ورا ها كنت هواي إذا ما اللي رحموي أو شو سرشتو راوكرني محالة ها روي تمام أنا تمام هواي بعض خويا أكسبت شو دقيقة شكوته بردين لا ما شو أنا زاد يمكن بقول قررت أبص سرشتو شيء